بەناوی خوا من بەختیار مراد منە ماڵپەڕی دوا ڕۆژوە لەگەڵتانە لەوانەی کنوێک کە تایبەتە بە پرۆگرامی ئەدۆبی ئافتەر ئیفێکس. من لێرە پرۆگرامی ئەدۆبی ئافتەر ئیفێکس CS5 واتە دواوەشان نوێترین وەشانێتی کردومەتەوە بۆ کردنەوەی هەر پرۆژەیەکی نوێ لە ناو ئافتەر ئیفێکتا سەرەتایینە فایل نیو پرۆژێکی نوێەکەیتەوە. تەنها زانیارێکی بچووک ئەویش لە ناو پرۆگرامی ئافتەر ئیفێکتا تۆ ئەتوانی لە یەک کاتە تەنها یەک پرۆژە بکەیتەوە، بەڵام لە ناو پرۆژێکە دەتوانی چەنەها کۆمپۆزیشنت هەبێ، چەنەها دیزاین، چەنەها کە کۆمپۆزیشن. من لێرە فایلەکەمان کردوتەوەین مەبەستم لێرە کۆمپۆزیشن کە یەکە کلیکی کۆمپۆزیشنەکە لێرە پریسێتەکە هەڵەبژێری پریسێت لەگەڵ بەرزی و پانی پرۆژەکەیە و لێرێشە شێوازی پیکسلەکەی هەڵەبژێریت و پاشان لێرەیە دایرەکشنەکەشی کە 15 چرکەیە و ڕەنگی کۆمپۆزنەکەشمان ڕەنگی کۆلۆرەکەی ڕەشە. بەو شێوەیە کلیکی ئۆکەیەکەی ئێمە لێرە کۆمپۆزیشنێکمان کردوتەوە لە ناو یەک پرۆژەیە کۆمپۆزیشن. ئەگەر بمەوێ بیکەم بە دوو کۆمپۆزیشن تەنها کلیکی ئێرە ئەکەمەتوانم دیسانەوە کۆمپۆزیشنێکی دەبینی کۆمپی ژمارە 1 کۆمپی ژمارە 2 دیسان و کلیکی ئێرە ئەەکەم بوو بەسێ یاخود کۆمپۆزیشن کۆنترۆل زاید N دانیکی کەت بۆ ئەکرێتەوە. دەبینی لێرە کۆمپی 1 2 3 4 کە من لێرە تەنها دانێکیمان پێویستە لێرە بۆ کردنەوەی هەر لایەرێکیش هەر ساڵدێکیش لەناو پرۆگرامەکە لێرە توانی کلیکی لە ڕاست بکەی نیو ساڵید یاخود دیتە لایر نیو ساڵید کۆنترۆل وای هەڵە بژێریت. لێرە ئەمە ساڵدێکی کە ئەەکەینەوە کە باگراوندەکەی بابە و ڕەنگە بێ بەو شێوەیە دەبینی با ڕەنگی باگراوندەکەی بگۆڕین کە بۆ گۆڕینی ڕەنگی باگراوندی ساڵیدێکیش دیتەوە لایر سۆڵید سێتینگەکە لێرایین ئەو ڕەنگەی کە ئەمانەوێ هەڵی ئەبژێرین بۆ ڕەنگێکی بۆ نمونە شین لێرە میک کامپ سایز واتە بە هەمان قەبارەی کۆمپۆزیشنەکەی هەبێ بەو شێوەیە بۆ دانانی هەر تێکستێکیش لێرە تەنها نووسی. من لێرە تەنها بۆ نمونە تێکستێکم نووسی لێرە کە بینی کلیکی دوگمەی تێیپەکەم کرد تێکستەکەمان نووسی لێرەیە. ئەمە چۆنێتی نووسینی تێکست لە ناو پرۆگرامەکەیە و دانانی باگراوندێک لە ناو پرۆگرامی ئافتەر ئیفێکتا بۆ وانەی زیاتر دەتوان هەمیشە سەردانی ماڵپەڕی دوا ڕۆژ .net بکەن لەگە ڕێزمدا و خواتان لەگەڵ.